سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی عزیزی شارپرێس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین لە یەکێک لە بنکەکانی دەنگدان کە قوتابخانی بورهانی حاجی محەممەدە لە کاتژمێر حوتی بەرەبەیان دەرگای ئەم بنکەیە بەڕووی دەنگدەرانی تایبەت کراوەتەوە وەک لە دیمەنەکانی پشتمەوە دیارە کە ژمارێک لە هێزە ئەمنیەکان هاتوونەتە ئێرە بۆ دەنگدان ئەوەی جێگەی ئاماژەیە کە لە کاتژمێرەکانی بەرەبەیانی قەرباڵخێکی زۆر بەری دەکرا لەنێو ئەم بنکەیە ئەمەش بۆ هۆیەوەی کە هێزە ئەمنیەکان تا ڕادەیەک خێراییان پێوە دیار بوو یاخۆی پەلەپەلیان پێوە دیار بوو ئەمەش بۆ هۆی گرژ و ئاڵۆزی لە نێوان دەنگدەرەکان واروها ئەمێ ئاماژە بکەم لەگەڵ تێپەڕبوونی کاتە تاکو ئێستاش کە دەنگدەرەکان هاتوون بۆ ئێرە هێزەکانی ئاسایشونە خوا هاتوون لێرە تا ڕادەیەک پرۆسەکە بەسستیە ڕوا بەڵام لە کاتژمێرەکانی بەرەبەیانی قەرباڵخێکی زۆری پێوە دیار بوو هەنێک گرژ و ئاڵۆزی هەبوو بەڵام لە ئێستایا دۆخەکە زۆر ئارامە ئەمێ ئاماژە بەوە بدەم کە تا ئێستا 1946 دەنگدەر دەنگیان داوە کە دەکاتە ڕێژەی لە سەدا 58 ئەوە لە هەروەها لە هەرێمی کوردستان ژمارەی ئەو کەسانەی کە دەنگیان داوە ژماری و کەسانی کە دەنگیان داوە دەگاتە 1970 کەس و هەروەها ژمارەی دەنگدەر بۆ ئەمڕۆ 1960 دەنگدەرە ژمارەی بنکەی دەنگدان لە سنووری پارێزگای هەڵەبجە یەک بنکەیە و هەروەها ژمارەی وێستگەکانیش 5 وێستگەیە و هێزی ناخۆ پێشمەرگە لێرە دەنگ دەدەن لە پێنجوێن ڕێژەی دەنگدەر 1998 دەنگدەر هەیە و هەروەها لە سنووری قەزای سەی سادق 4000 دەنگدەر هەیە و لە بازنەی سێ کە دەکاتە 1043 دەنگدەر لە ئەمڕۆدا دەنگ دەدەن ئەوەی جێگەی ئاماژەیە مەوێ ئەم باس لەوە بکەم کە دەنگدەرەکان لە ئێستادا کە وەک لە دیمەنەکاندا دیارە کە ژمارەیەکی زۆر لە هێز ئەمنیەکان هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ هاتوونەتە ئێرە بۆەوەی دەنگی خۆیان بدەن بەڵام لە کاتژمێرەکانی بەرەبەیانی کەمێک گرژی و ئاڵۆزی دروست بوو ئەوش بەهۆی خاوبوونەوەی ئامێری ئەلکترۆنی پەنجەمۆرەکە ئەمەش بۆ هۆیەوەی کە پرۆسەکە بە سستی و بە خاوی بەڕێوە بچێت بۆیە گرژی و ئاڵۆزی دروست بوو بەڵام لە ئێستایا کە پرۆسەکە بە هێمنی بەڕێوە دەچێت بەڵام ئەوە جێگەی ئاماژەیە کە ڕێگە بە ڕاگەاندنەکان نادەن بڕۆن نێو بنکەکانی دەنگدان و دیمەنەکان بوازنەوە ئەمە بەشێکە لەو دیمەنەی کە لە ئێستادا دەنگدەر دەنگی بەدەنگی بەرز پێم بڵێ سڵاو بینەرانی شارپرێس ئەم کاتەدان باش وەک دیارە لە کاتژمێر حوتی بەرەبەیانەوە ڕووماڵی هەڵبژاردنەکانی پێشوەختەی عێراقەکەین کە ئەمڕۆ بۆ یەکەم جار دەنگدەرانی تایبەت چوونە سەر سنووقەکانی دەنگدان لە سنووری بازنەی پێنجی پارێزگای سلێمانیش سنووقەکان کاتژمێر حەوت بە ڕووی دەنگدەران کرایەوە کە بریتین لە هێزە ئەمنیەکان هێزەکانی ئاسایشی ناوخۆ و هێزەکانی پێشمەرگە هەروەها ئەو ئاوارانەی لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە لەم دەنگدانەدا بەژاریەکەن وەکو دیارە سەر لە بەیانیش بۆمان باسکردن کە ژمارەی دەنگدەر لە سنووری بازنەی 14,000 کەسە کە ئێستا ڕێژەی 52 بۆ 53 لە سەدی ئەم کەسانە کە زیاتر لە 7,000 کەسەکە ڕوویان لە سنووقەکانی دەنگدان کردو و دەنگیان داوە ئەو گرفتانەی کە ئەمڕۆ ئێمە بینیمان ڕوبەڕووی دەنگدەرانە بۆ ئەوە بوو یەکێک لە گرفتەکانەوە بوو ئامێرەکان کە کاتێکی زۆری ئەخیان بۆ تۆمارکردنی یەک دەنگ
گرفتی دووەم ئەوە بوو کە بەشێک لەو کەسانەی کە ئەمڕۆ بەشداریان لە دەنگدانەکە کردبوو بەپێی ئەو زانیاریانەی ئێمە لە کۆمیسیۆن وەرماگرتبووە بەهۆی نەشارەزایی یان نەخوێندەواریەوە دەنگەکانیان ئەسووتا کە نەیان نەزانی دەنگەکانیان بە پێی ستاندار تۆمار بکەن و بیخەنە ناو سندوقەکانی دەنگدانەوە. هەروەها ژمارەیەکی زۆر لە ئاوارە دەنگیان نەگەڕابەوە بە تایبەتی لە شاری دەربەنیخان کە لە کۆی 1500 کەس تەنها 334 کەس دەنگی گەڕابەوە ئەیانتوانی دەنگ بدەن کە ئەمە ئاوارە عەرەبەکان گلەیەکی زۆریانەکە هەندێکیان پێیانوا بوو ئەمە دەستێکی سیاسی لە پشتەوەیە بۆیە ناوەکانیان نەگەڕاوەتەوە. ئەو ئێستش لە سنووری بازنەی 5 لە شار و شارۆچکەکانی گەرمیان کە دەنگەکان دابش کراون بەسەر نۆ بنکەوت 49 وێستگەدا دەنگدان بەردەوامی هەیە و پرۆسەکە بە شێوەیەکی ئارام بەڕێوە چێوەکو ئەمەی ئەم دیمەنانەی ئەبینن کە دوای ئەوەی کە ژمارەی دەنگدەر لە 7000 زیاتر بووە سەر لە بەیانی سندوقەکانی دەنگدان ڕێژەیەکی زۆرتر خەڵک ڕووی لێکردبوو بەڵام ئێستا سەیرەکەی ژمارەی دەنگدەر کەم بۆتەوە بەرە و دوانیۆڕۆیە کاتی دوانیۆڕۆیە ئێستا کەمتر خەڵک لە بەردەم بنکەکانی دەنگدان هەن بۆ ئەوەی کە بڕۆنە ژوورەوە دەنگی خۆیان بدەن وەکو ڕێک خرابوو بە تایبەتی لە شاری دەربەنیخان هێزە ئەمنیەکان بە شێوازێک ڕێکەوتبوون کە هێزی پێشمەرگە بەیانی سەر لە بەیانەکەی تا کاتژمێر 12 هاتنە سەر سنووقەکانی دەنگدان ئێستش هێزەکانی ئاسایشی ناوخۆ پۆلیس و پۆلیسی هاتوچۆ و بەرگری فریاکەوتن و ئاسایش هێزەکانی ئاسایش ڕویان لە سندوقەکانی دەنگدان کردو ئێستا پاڵەپەستۆ یان پەستانێکی کەمتر ئەبینرێ لە بەردەم بنکەکانی دەنگدان و زۆرینیان دەنگی خۆیان تۆمار کردو. ئەمە و زانیاریانە بوون لە ماوەی ڕووماڵکردنی بنکەکانی دەنگدان لە دەربەنیخان و هەروەها گەرمیان بۆ ئێوەی بینەرانی شارپرس خستمانە ڕوو و بەردەوامە بین تاوەکو کۆتا دەنگدەر و تاوەکو کۆتایی بە پرۆسەی دەنگدان هێنرێ لە کاتژمێر 6 ئێوارە سندوقەکان بە ڕووی دەنگدەرانە داخرێ. چاوتان لەسەر شارپرس بێت.